سڵاو بەڕێزانم کاتتان باش بە بەرنمەیەکی تر و تەوەرێکی تر لە بەرنمەی تەوارەکان بووینەوە میوانی ماڵەکانتان لەگەڵمان بن. ئێستاش بەیەکەوە گوێبیستی هەواڵەکانی چەند ڕۆژی ڕابردووی تایبەت بە ژنان دەبین و درێژە بە بەرنمەکەمان دەدەین. کردنەوەی پێشانگایەکی تایبەت بە ژنان لە شاری مهاباد. لە شاری مهاباد پێشانگایەکی تایبەت بە کاری دەستی ژنان بەڕێوەچوو بە پێی هەواڵی گەیشتوو بە کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات ڕۆژی یەکشەمە ڕێکەوتی سی خاکەلێوە پێشانگایەکی کاری دەستی ژنانی شاری مهاباد دەستی پێکرد. ئەم پێشانگایە کە بۆ ماوەی چەند ڕۆژ درێژەی هەبوو لە ماوەی دەست بەکاربوونیدا هەموو ڕۆژێ بە شیفتی بەیانیان و دوانیۆڕۆ 8 کاتژمێر کراوە بوو بۆ چاوپێکەوتنی خەڵک. ئەم پێشانگایە لە ساڵۆنی وەحدەتی شاری مهاباد بەڕێوەچوو لەلایەن خەڵکەوە پێشوازی باشی لێکرا. تەرمی کچێکی 15 ساڵە لە مەریوان بە هەڵواسراوی دۆزرایەوە. بەپێی هەواڵی ئاسۆی ڕۆژهەڵات ڕۆژی چوارشەمە سەی گوڵان کچێکی 15 ساڵان بە ناوی شەرارە فاتمی کچی حەمید فاتمی تەرمەکەی بە هەڵواسراوی لە پشت ئاوایی بەرقەڵا لەلایەن خەڵکی خۆجێی ئەو ناوچەیە دۆزرایەوە. جێگای ئاماژەیە هێشتا هۆکاری مەرگی شەرارە فاتمی ڕوون نەبووەتەوە و نادیارە کە ناوبراو دەستی داوەتە خۆکوژی یان کوشتویانە. شایانی باسە لە ماوەی یەک مانگی ڕابردوو دەیان مەرگی گوماناوی لە ناوچە جیاجیەکانی مەریوان هاتوۆتە ئاراوە و چەند مانگێک دەبێت کە دەنگۆی ئەوە هەیە دیسان تاقمێکی دیکەی سەر بە سوپای پاساران و ناوەندەکانی ڕژیم وەک تاقمەکەی هیوای تاب پێکاتوە و لە هەوڵی خۆڵقاندنی کەشێکی تۆقێنەر و ترسان بەسەر ئەو شارە و ناوچەکانی دەوروبەرن. کچە کوردێکی کرماشانی پلەی یەکەمی فستیواڵی زانستی تەکنۆلۆژی ژینگەی بەدەست دێنێت. خوێندکارێکی کوردی خەڵکی کرماشان پلەی یەکەمی دووهەمین فستیواڵی زانستی تەکنۆلۆژی ژینگەی ئێرانی بۆ خۆی دەستەبەر کرد. جێگای ئاماژەی ئەم فستیواڵە بە نووسینی 800 کەس و ناردنی بەرهەمی 500 خوێندکار لە سەرتاسەری ئێران دەستی پێکرد کە دواتر 104 بەرهەمی زانستی لە نێوان ئەو 500 بەرهەمەدا هەڵبژێردران و چوونە بەشی پێشبڕکەی سەرەکی فستیواڵەکە. لە ئەنجامی ئەوەشدا تەرانە لوتفوڵاهی کچە کوردی کرماشانی توانی پلە و خەڵاتی یەکەمی دووهەمین فستیواڵی زانستی تەکنۆلۆژی ژینگەی لە ئێران بۆ خۆی دەستەبەر بکات. ڕێژەی کسانی بێسەواد لە ئوستانی سنە لە کوڕان زیاترە. بەپێی هەواڵە ناوخۆیەکان محەممەد زاهیدی لە کۆبوونەوەی شورای خوێندن و پەروەردەی پارێزگای سنە ڕایگەیاند بەپێی ئامارەکان کچان زۆرتر لە کوڕان لە خوێندن جێماون. ئەو بەرپرسە باسی لە گرفتی ئابووری و کۆمەڵایەتی و فەرهەنگی کرد و ڕاشی گەیاند گرفتی ئابووری و ڕوانگەی کۆمەڵایەتی لە بواری خوێندن خەساری زۆری لە کچان لەو ناوچەیە داوە. ناوراو لە کۆتایی داوتی سەرڕای هەبوونی خێرخواز بۆ سازکردنی قوتابخانە پارێزگای سنە لەگەڵ گرفتی بودجە بۆ دابینکردنی زەوی بۆ بینای قوتابخانە بەرەو ڕووە. جێگای ئاماژەیە جگە لە نەبوونی شوێنی ستاندارد و گونجاو بۆ خوێندن زۆرێک لە قوتابخانەکانی ئەو پارێزگایە بە شێوەی دووشیفتە و بێبەش لە هەر چەشنە پێداویستێکی سەرەتایی بەڕێوە دەچن. 82% ژنانی سەرپەرستی بنەماڵە لە ئێران بێکارن. بەپێی راپۆرتی ئیرنا شەهین دۆخت مۆلاوێردی جێگیری کاروباری ژنان و بنەماڵەیی لە ئێران لە کۆبوونەوەی تواناسازی ژنان لە بەرامبەر خەسارە کۆمەڵایەتیەکان ڕایگەیاند هەندێک نیشانەی تایبەت بە گۆڕینی پێکاتەی بنەماڵە لە ئێران بەدی دەکرێت کە هۆکارەکان بۆ گرانی و بێکاری و تەلاق و تەمەنی پێکهێنانی ژیانی هاوبەش دەگەڕێتەوە. نابراو لە درێژەدا وتی ئامارەکان نیشان دەدەن 12% سەرپەرستانی بنەماڵە لە ئێران ژن و لەو ڕێژەیەش 82% بێکارن. مۆلاوێردی لە کۆتاییدا ئاماژەی بە دیاردەی بە ساڵاتچوونی ژنان و هەژاری کرد لەم پەیوەندیەدا ڕایگەیاند ئەو دیاردەیە لەناو کۆمەلگا لە گەشەدایە کە دەبێت چارەسەری بۆ بدۆزرێتەوە. سۆنیا ئەحمەدی شارۆمەندی بەهایی بۆ زیندان گەڕایەوە. بەپێی راپۆرتی هێرانە شارۆمەندی بەهایی سۆنیا ئەحمەدی پاش 3 مانگ مەرەخەسی کاتی ڕۆژی چوارشەمە 27 ڕەشەمە بۆ تێپەڕاندنی درێژەی حکومەکەی خۆی بە زیندانی وەکیلاباتی مەشهەد ناساند. ئەو شارۆمەندە بەهاییە لە 20 بەفرانباری ساڵی ڕابردوو بەدانی بەڵێنی ئازادی تەواو لە زیندان ئازاد کرا، بەڵام ڕێکەوتی 21 خاکەلێوەی ئەو ساڵ لەلایەن بەشی بەڕێوەبەری سزا بۆ زیندان بان کرا.
تەنیا وڵامێکی بە بنەماڵەی ناوبراوێن داوەتەوە 3 مانگ کە ئازاد بووە لە ژێر ئیختیاری وەزارەتی ئیتلاعاتدا بووە و پاش 3 مانگەکە خراوەتە ژێر ئیختیاری زیندان و دەبێ باقی زیندانیەکەی بکێشێت. جێگای وەبیرهێنانەوەیە سۆنیا ئەحمەدی مانگی خەرمانانی 1391 بۆ تێپەڕکردنی 5 ساڵ سزای تەعزیری خۆی بە زیندانی وەکیلابادی مەشهەد ناساندبوو. ئاماری بەدخۆراکی مناڵانی ئێران. زەهرا عەبدوڵڵاهی لە وتوێژ لەگەڵ هەواڵنێری تەندروستی و دەرمانی فارس وتی شێوازی بەکارهێنانی خواردەمەنی لە بنەماڵەکان لە ئێران بەرەو بەکارهێنانی خۆراک و چێشتی پڕچەور، پڕکالۆری، چەور و شیرین وەک فێستفودەکان گۆڕاوە. عەبدوڵڵاهی هەروەها لە درێژەدا وتی ئێستاکە زۆربەی نەخۆشیەکان بە خواردەمەنی بێبنەما سەر هەڵدەدەن کە لە حاڵێکدا بە خواردەمەنی دروست 30% شێرپەنجەکان و 50% نەخۆشیەکانی دڵ و دەماربەستنەکان کەم دەبێتەوە و پێش بە دەرکەوتنیان دەگیردرێ. عەبدوڵڵاهی بە جەختکردنەوە لەسەر چاکسازی شێوازی بەکارهێنانی خواردەمەنیەکان، ناساندنی چەشنی چێشتەکان بە خەڵک و جێنشینکردنیان لە وەزارەتی تەندروستی وتی ڕەوتی قەڵەوی لە مناڵان لە ساڵانی ڕابردوودا چەندین بەرامبەر زیادی کردووە. هەر بەم هۆکارە دەبێت دایکان ڕەوشتی هەڵەی خواردەمەنی و شێوازی بەکارهێنانەکەیان چاکسازی بەسەردا بێنن. بەکارهێنانی ماددە سەنعەتی و ڕەوانگەردانەکان لە نێوان خوێندکارانی کچدا ڕوو لە زیاد بوونە. بەپێی هەواڵەکان عەلیڕەزا جۆزینی بەڕێوەبەری گشتی ستادی بەربەرەکانی لەگەڵ ماددە هۆشبەرەکانی ئێران دەڵێ لە ئاستی ئێراندا ڕێژەی بەکارهێنانی ماددە سەنعەتی و ڕەوانگەردانەکان لە نێو خوێندکارانی کچ لە چاوکوڕان زیادی کردووە. ئەم بەرپرسە لە کۆبوونەوەیەکی ڕۆژنامەنووسیشی کردنەوە و هەڵسەنگاندنی شێوازی کاریان لە ساڵی ڕابردووی ستادی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ماددە هۆشبەرەکاندا ڕایگەیاندووە. بە پێی دوای وتوێژەکان بەشێکی زۆر لەم خوێندکارە گیرۆدەبووانە ئاشکرایان کردووە کە هیوایەکیان بەداهاتوو نییە و هیچ پلانێکیان بۆ پڕکردنەوەی کاتی بێکاریان نییە، هەر بۆیە ڕوویان لە ماددە هۆشبەرەکان کردووە. بە قسەی ئەم کاربەدەستانەی ستادی بەربەرەکانی لەگەڵ ماددە هۆشبەرەکان ڕێژەی کەڵکوەرگرتن لە حەشیش، تریاک، هێرۆین و شیشە لە نێو ئەم خوێندکارانەی بە تەنیا دەژین زیاد بووە و بەکارهێنانی سیگار، نێرگەلە و حەبە ئیکسەکان ترامادۆڵ و ڕیتالین لە تەمەنەکانی سەرووی 18 ساڵی لە ئێران ڕوو لە زیاد بوونە. بێچارەنووسی لێکۆڵەرێکی ژن پاش 6 مانگ دەست بەسەر بوون. بەپێی هەواڵێکی هێرانە زارا زەهدابچی کارناسی کۆمەڵناسی زانستگای بەهەشتی تاران و لێکۆڵەری کۆمەڵایەتی نزیک بە 6 مانگە لە بەندی 209 زیندانی ئێڤین دەست بەسەرە. ئەم لێکۆڵەرە کۆمەڵایەتیە لە سەرەتای ڕەزبەری ساڵی 92 هەتاوی دەست بەسەر و تا ئێستاکە لە ژوورە تاکە کەسەکانی بەندی 209 ژنانی زیندانی ئەڤین دەست بەسەر و بەرپرسانی زیندان تا ئێستاکە ڕێگر بوون لە گواستنەوەی ئەم لێکۆڵەرە کۆمەڵایەتیە ژنە بۆ بەندی گشتی ژنانی زیندان. زارا زەهدابچی هاوکات لەگەڵ هاوسەرەکەی لەلایەن هێزە ئەمنیەتەکانەوە دەست بەسەر دەکرێت و بەڵام پاش ماوەی 20 ڕۆژ هاوسەرەکەی ئازاد دەکرێت و وەک یەکێک لە نزیکەکانی هۆکاری ئەوەی کە تا ئێستا هەواڵێک لەم گرتنە بڵاو نەکراوەتەوە بۆ هێرانای باس کردووە کە هێزە ئەمنیەتەکان هەڕەشەی توندیان لێ کردووە لە دروستکردنی هەواڵی گرتنەکەی بۆ ڕاگەاندن و میدیاکان. ئێستاکە پاشمانەوەی 6 مانگ لە ژوورە تاکە کەسەکانی زیندان بەرپرسانی ئیتلاعات ڕێگری دەکەن لە ناردنی دۆسیەکەی بۆ دادگا. بەم جۆرە ئەم زیندانیە هەر لە ژوورە تاکە کەسەکانی زینداندا دەست بەسەرە. وەک لە هەواڵەکانیشدا هاتووە تا ئێستاکە هیچ زانیاریەک لە هۆیان هۆکارەکانی دەست بەسەرکردنی ئەم زیندانیە ژنە ڕانەگەیەندراوە. بەرزبوونەوەی ڕێژەی تەلاق لە ئێران. بەپێی راپۆرتی هەواڵنێری ئیلنا ئەحمەد تویسەرکانی سەرۆکی ڕێکخراوی تۆمارکردنی ئەسناد و ئەملاکی ئێران ڕۆژی سێشەممە 2 گوڵان لە کۆبوونەوەیەکی ڕۆژنامەوانی داوتی ئامارەکان نیشانی دەدەن ڕێژەی تەلاق لە ساڵی 1392 بەنسبەت 4 ساڵی ڕابردوو 6.5% بەرز بۆتەوە و ڕێژەی زەماوەند 4.5% دابەزیوە. ئەو کاربەدەستە ڕایگەیاند دابەزینی ڕێژەی پێکێنانی ژیانی هاوبەش لە کاتێکدایە کە هاوسەرگیری کاتی لە ساڵی ڕابردوو 33% بەرز بووەتەوە. جێگەی ئاماژەیە پێشتریش مەحموود گوڵزاری جێگری ڕێخستنی لاوانی وەزارەتی وەرزش و لاوان ڕایگەیاندبوو لە بەرامبەر 5 زەماوەند لە ئێران 1 حاڵەتیان بە تەلاق کۆتایی دێت.
هەڵاواردنی جنسێتی لە سیستمی پەروەردە و خوێندنی ئێراندا یەکێک لەو بابەتانەیە کە بەردەوام لەلایەن چالاکانی کۆمەڵایەتی و پەروەردەیەوە باسی لێ دەکرێت و لە بواری مێژوویەوە سەرهەڵدانی ئەم دیاردەیە دەگەڕێتەوە بۆ هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی و پرۆژەی ئینقلابی فەرهەنگی کە تێیدا زانکۆکان و بەگشتی سیستمی خوێندن لە ئێران بە پێی ئایدۆلۆژیای حیزبی کۆماری ئیسلامی بونیان نەرا. فعالانی پێشووی مەدەنی زمینەی حقوقی ژنان و بەرابەریای جنسیەتیدا پێشووتر وەک هەموو فعالانی مەدەنی دیکە بە سێ دەستە تەقسیم دەبن، ینی ڕادیکاڵە چەپەکان، ڕادیکاڵە ڕاستەکان و میانە ڕۆکان. ئەمە بە کولی ئاماژەیەک ئەوە دەکەین بزانین ئەوانە چێن و چۆن فکر دەکەنەوە. فێمینیزم واژەیەکە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە پەرێستان بە سەردنیای و حقوقی ژنان بوو وەک ئەسلێ کاتەدا حقوقی مەدەنیەکانی کۆمەلگایەوە. ئەوە بوو کە دەئەوێدا زمینی ئەوەی کە تەزادهای جنسیەتی بینی ژن و پیا و یا ڕەگزیمێ و نێریان قبول بوو، وەک هێندێک لایانی عاتفی ژن کە ژن لەوانەیە ئەحساسی تر بیر بکاتەوە یا کەمێک نەرمتر بێ و خشونە تەڵەبی پیا و ئەوە شتێکە ئەمە لە عەس فیزیۆلۆژیەوە شتێکی ئەسلێک ئێسپات شدنیە و ناتوانین بیشارینەوە. ئەمە لە هەمان کاتیشدا لە نێو شغڵهایەک یا لە نێو سیستمی پەروەردەشدا هەمان کە ژن یا پیا و یەک ڕۆڵ دەجێڕن یا یەک نەقشبازی دەکەن یا بە ئەندازەی یەک کات دادەنێن بۆ یەک کار بۆ یەک شغڵ، حقوقی ژنەکان کەمتر دەدەن ئەلێڕا تەبعیز دەست پێ دەکات، ئەبۆ دەڵێن تەبعیزی جنسیەتی. تەنها هەموو فعالانی مەدەنی فکرکەم ئەوان قبوڵە کە بینی ژن و پیا و تەزادێکی جنسیەتی و فیزیۆلۆژیکی هەیە و ئەوەشیان پێشووتر قبول کردو. ئەگەر بمان هەوێت لە هۆکارەکانی ئەم هەڵاواردنە بڕوانین، زۆر سادە ئەبێ هۆکاری هەڵاواردنی جنسیەتی لە سیستمی پەروەردەی کۆماری ئیسلامی بگەڕێنینەوە بۆ چوارچێوەی فکری ئەم ڕژیمە. ڕژیمی کۆماری ئیسلامی هەر لە سەرەتای بەدەسەڵات گەیشتنیەوە هەوڵی داوە ئایدۆلۆژیای ئیسلامی خۆی بەسەر کۆمەلگادا بسەپێنێت و بۆ ئەم مەبەستە سەرجەم کۆمەلگای کردە نیشانە. بۆ دێخستنی ئەم ئایدۆلۆژیایە یەکێک لەو دامەزراوانەی کە کردی بە نیشانە سیستمی پەروەردەیە هەر لە سەرەتاییەوە بگرە تا زانکۆ. ئایدۆلۆژیای ئیسلامی ئەم ڕژیمە ئایدۆلۆژیایەکی ئاینی پیاوسالارانەیە کە ئازادی ژنان بە زیانی خۆی ئەبینێت و دروستکردنی کۆمەلگایەک لەسەر بنەمای جیاوازیە جنسیەتیەکان ئەنجامی ئەم جۆرە ڕوانینەیە. سیستمی ئاینی پیاوسالاری ئەم ڕژیمە هەوڵ ئەدات دیواری نێوان ژن و پیا و لە سەرجەم ئاستەکانی پەروەردەیی و تەنانەت لە سەرجەم کۆمەلگادا زەق بکاتەوە. ژنبوون لە ڕوانگەی ئەم ڕژیمەوە دەستەوەستان بوون و مانەوەیە لە چوارچێوەی ماڵیان سەرقاڵبوونە بەکاری خزمەتگوزاری ماڵ و کۆمەلگاوە. ئەمە هەر لە جێژنی تەکلیفی 9 ساڵیەوە دەردەکەوێت تا جیاوازی بوارەکانی خوێندن لە زانکۆ. من فکر دەکەم دەتوانین ئاماژە بە سێ هۆکاری گرنگی ئاساسی بکەین. دانەیەکیان دینە، دانەیەکیان دەتوانین بڵێن ئۆرفی و کۆمەلگایە، دانەیەکیان سیاسەتێکەکە لە تەرەف سیستمی حاکمەوە بەسەر کۆمەلگا دەسەپێندرێ یا وەک قانون دەنووسرێ. دین ڕۆڵێکی ئەساسی هەبوو لە پەروەردەکردنی عەقڵی جەمعی کۆمەلگادا لە کۆمەلگای ئێمە و لە ئەکسەرەن لە وڵاتانی جیهانی سێوەم هەرە جوورێ دیتومانە. پێشووتریش زۆر نەقد بەسەر دینەوە کراون لەسەر بابەتەکە. دینەکان ئەکسەرەن پیاوسالار بوون و پتر بەهایان بە پیاو داوە و دا ئەکسەردا بە تۆری مستەقیم یا غیری مستەقیمش ئیشارەیان بە ئەوە کردووە کە ژنان لە لەعازی عەقڵی و ئەحساسی تر بیر دەکەنەوە، شەهادەتیشان ئەتا لە دادگا بە شەهادەتێکی وەک پیاو قبول ناکرێ و هەمیشە دوودانە ژن بە یەکتانە دەخوێنەوە. دانەی دووەمیان عۆرفی ئەو کۆمەلگایە. عۆرف ئەمە بە هەمیشە پێشوو مستەقیم ئاماژەمان دەکرد بە سیستمی دەسەڵات، دووە هەمیشە سیستمی دەسەڵات مقەسر دەکەین بە ئەوە سیستمی دەسەڵات قانونێکی جوان ناتوانێت داسەپێنێ بەسەر ئەوەدا. ئەمە ئەکسەری قوانینی کار کۆمەلگایەک لە عۆرفی و کۆمەلگاوە دێن، ینی قانون بەخشێکی لە ڕووی شەرعی دینیەوە نووسراوە لە کۆمەلگای ئێمە، بەخشێکی لە ڕووی عۆرفەوە نووسراوە، بەخشێکی دیکەی وەک قانون نووسەکان نووسیوانن. ئەو بەخشێکە لە ڕووی دینەوە نووسراوە، لە ڕووی شەڕ و ئاینی ئیسلامیەوە نووسراوە لە ئێران.
ئەو تەبعیزە جنسیەتیانی کە دەدینەوە داڕیشیان هەبوو تەزریق کراونەوە بەنێو قانونی کۆمەلگای ئێمەشەوە. بەخشی دووەمیان عۆرف ینی ئەو شعورە جەمعیە و قانونانوشتێکی بەسەر کۆمەلگادا حکم دەکا بەڵام قانونی ئەو وڵاتە نییە. چ بەسا جاری وا قانون ئەساسیدا ئیشارەشی پێ ناکرێەوە هەندێک جار هەندێک حکم دەدرێن کە سێرف قازی دەتوانێت ئەو حکمانە بدا و فقط بە خاتری ئەو منتەقەی کە لێ ژیان دەکرێنێ ئەو ڕووداوە دەوێدا دەقەڵمێ. بۆ ژنانیش ئەوە بارە و بارات و پێشێ ئەمە کۆمەلگامان بە عام تقریبان دەتوانین بڵێن نەوع ئەگزنستیزی تێدایە و ئەو خشونەتە بە زدیژن هەمیشە تقریبان هەبووە تولی تاریخدا چون ئێمە قەت نەمانزانی ژن وەک یەکدانە ئینسانێکی کامل ببینین هەرچەند دەنێو شۆڕشەکاندا ڕۆڵێکی ئاساسیان جێراوە وەک پیا و کاریان کرد ئەمە دایکمان بوون زمانی خوشکمان بوون هەموو ئەو ڕۆڵانیان بۆ ئێمە بازی کرد ئەمە قەت نەمانتوانی ئاور بدەینەوە بیان بینین بە دلیەوەی کە قەت لە قانوندا ئێمە ئەو قدرەتەمان بە ژن نەدا بکە خۆی نیشان بدە و دە سیستمی پەروەردەشدا و هەڵاوەردنی زیینسنتان دەگەرنەوە سەر ئەوە دەگەرنەوە سەر ئەو قانونانەی کە کۆمەلگا تا ئیدەی داونێتە هۆ دروستە ئەگەر سیستمی دەسەڵات تێرەدا مقەسریش بێ و سیستمی دەسەڵات ئەو قانونانەی دانابن کە دەوێتدا تەبعیزێکی جنسیەتیە ئەمە هەر ئۆکەیدان یا تاییدیەدان بە ئەم قانونان لە تەرەف خەڵکەوە دیە و تا زمانی خەڵکان لە پشت قانون نەبن قانون ناتوانێت بە تاک هیچ کارێک بەسەر کۆمەلگادا بکە پس دەبی خەڵکانێک هەبن کە ئەو قانونە تایید بکەن. سیستمی پەروەردە لە هەر وڵاتێک یا لە هەر کۆمەلگایەک وەزیفەیەتی خەڵکان ئامادە بکە بۆ هەڵگرتنی ئەو ڕۆڵ و نەقشە ئیجتیماعیانەی کە قەرارە لە ئایندەدا لە نێو کۆمەلگا بیانگرن. وەختی کۆمەلگاکەت ناتوانێت پەزیرەی ئەوە بێ ژنان لە هێندێک پۆستی گرنگی سیاسیە لە هێندێک پۆستی مهمی نێو کۆمەلگادا دابنیە سیستمی پەروەردەش مەجبور دەبێت دێرەدا بکەوێتە نێو کار و هەڵاوەردنیەکی جنسیدا بنیە کە هێندێک لە دەیتاهایەک کە قەرارە ئاموزش بدرێنە نێو کۆمەلگایە بە بەخشێک لە خەڵکانی و کۆمەلگایە نەدرێت. ئەمە دیارە پێشتر ئاماژە بە ئەوە بکەین زۆر باشە ژنان نیوەی کۆمەلگان و دەتوانین بڵێن قەشری تەڵای ئەو کۆمەلگایانە چون ژن وەک دایک منداڵ باردێنە وەختێک ژن ترسنۆک باراتوە ژن وەختێک زەعیفە ژن وەختێک خوڕافاتیە منداڵەکەی کوڕ کەس لە ئایندەدا خوڕافاتی و زەعیف باردێتەوە. بۆیە سیستمی پەروەردە بۆ خۆی لەلایەکەوە لە تەرەف کۆمەلگاوە فشاری بۆ دێ یا لە تەرەف قانونەوە فشاری بۆ دێ کە هەڵاوردنیە جنسیەتێ دابنێ چون ژنەکان هێندێک هێڵی سووریان هەیە بۆ هەندێک پۆستای کە نێو کۆمەلگا ناتوانین ئێمە کافیە لە ژنان لە هێندێک پۆستا ئیستیفادە بکەین ڕاحەت دێن تۆجیهاتێکمان بەسەردا سەپێنن دەڵێن ئەوە ئیستیفادەیەکە سوءئیستیفادەی جنسیەتی لە ژنان دەکەن و وەک کاڵا چاو لە ژن دەکەن پس بە خاترەوە سیستمی پەروەردە مەجبورە لە هێندێک جێ یا مەجبورە ئەو جورە ڕۆڵ بجێرە مەجبور ئەو جورە نەقش بژێرێ کە ژنان ئاموزشی هێندێک پۆستای گرنگیان نەدرێتە وەک بڵین وەک ریاست جمهوری یا هێندێک پۆستایەکی کە ئەمە ڕۆدە کابینەی نێو مەجلیسیێراندا ژنمان زۆر دیتون ئەمە ئەگەر تحلیلێک لەسەری بکرێ جوان دەردەکەوێت کە ئەوانە سرف یەکدانە وەک یەک نماد ئیستیفادەیان لێ دەکەن بۆی کە نیشانی دنیا بدەن کە ئێمەش ژنمان دەنێو نمایندەکان ئەمە هیچ نفوزێکیان نە لە نێو سیاسەتتاوە نێو کۆمەلگادا نییە. سیستمی پەروەردەش مەجبور ئەو سیکلە تکرارکاتەوە تکرارکردنی و سیکلە بەردەوام هەر ئیدامە پەیدا دەکا هەر سیستمی پەروەردە ژنان نایڵە واردە و پۆستانە بن کۆمەلگا ئۆکەیان پێنادا و ئەو سیکلە وەک دایرێک دەسوڕێتەوە ئێمە هەموو جارە دێنەوە سەر نقطەی ئەڤڵ. یەکێک لەو سیاسەتانەی کە لە چەند ساڵی ڕابردوودا ڕژیم لە بەرچاوی گرتووە جنسیەتیکردنەوەی زانکۆ پێدانی ڕێژەی تایبەت بۆ ژنان لە زانکۆدایە ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی سەرڕای هەموو ئەو کێشانەیە ژنان لە کۆمەلگای ئێران توانیویانە خۆیان لەبارەی خوێندنەوە پەروەردە بکەن و بە شێوەیەک تەنانەت زیاتر لە 60% ئەو کەسانی لە زانکۆ وەردەگیرێن لەم چەند ساڵەدا کچانن کچان و ژنان سەرڕای هەموو لەمپەرەکان توانیویانە خۆیان لە کۆمەلگا بکەن بە ئەمری واقع و خۆیان نیشان بدەن بەڵام ڕژیم ئەم سەرکەوتنانەی ژنان بە لێدانی گەورە دەزانێت بۆ سیاسەتی خۆی بۆیە هەموو ڕێگایەک دەگرێتە بەر بۆ ئەوەی بەر بە سەرکەوتنی ژنان بگرێت و دیاریکردنی ڕێژەی تایبەت بۆ ژنان لە زانکۆکان یەکێک لەو میکانیزمانەیە کە ئەم ڕژیمە گرتوویەتە بەر هەروەها جنسیەتیکردنەوەی زانکۆکان نەک لە ڕێژەدا بەڵکو لە بوارەکانی خوێندنیشدا دەردەکەوێت و تەنانەت هەندێک جاریش باز لە جیاکردنەوەی کوڕ و کچ لە زانکۆکان دەکرێت و ئەمەش لە بیری پیاوسالاری و جنسیەتی ئەم ڕژیمەوە سەرچاوە دەگرێت.
هەڵاواردنی جنسیەتیش بە سەرجەم ئەو مکانیزمانە دەوترێت کە زیاتر لە 3 دەی ڕابردوو لەلایەن کۆماری ئیسلامیەوە گیراوەتە بەر هەر لە کتێبەکانی خوێندنەوە بگرات تا جیاکردنەوەی خوێندنگاکان و جیاکردنەوەی هەندێک لابوارەکانی خوێندن بە پێی جنسیەت. سیاسەتی هەڵاواردنی جنسیەتی لە دووتۆی کتێبە دەرسیەکان لە کارکتەری کەسایەتیەکانی ناو کتێبەکان و لەو ڕەسم و وێنانەی کە لە ناو کتێبەکاندا هەیە زۆر بازەقەی دەردەکەوێت. بە تایبەتی لە کتێبەکانی سەردەمی سەرەتاییدا ئەو کارکتێرە بۆ کچ و ژن دروستکراوە کارکتێرێکی پەسیڤ و بێکردەیە. لە چێشخانەدا خەریکی خواردن دروستکردن و ماڵخاوێنکردنەوەیە، یان وەک کوبڕا کتێبەکەی فەرامۆژەکات و باران لێ ئەدات، یان کەوکەب خانمە و خەریکی خواردن دروستکردنە و دەیان کەسایەتی تری لەم جۆرە. بەڵام کەسایەتی پیا و کەسایەتێکی ئەکتیڤ و دەرەوەی ماڵەوەیە. پێترۆسە و شارێک ڕزگار دەکات، یان دێقانی فەداکارە و شەمەندە فڕێک ڕزگار دەکات و زۆر کەسایەتی تری لەم جۆرە. ئەم جۆرە ڕنگدانەوەیە لە باری دەروونناسی پەروەردەییەوە با هەڵاواردنی جنسیەتی پێناسە دەکرێت. لە سەردەمی ناوەندیدا بە جاکردنەوەی بەشێک لە کتێبەکانی خوێندن لەوانە حرفۆفەن زیاتر ئیشی ژن و کەس بە ئیشێکی ماڵەوە پێناسە دەکرێت و کاری پیاوان بە کاری دەرەوە. درومان فێری کچان دەکەن لە بەرامبەردا ئیشی دارتاشی و کارەبا فێری کوڕان دەکەن. لە سەردەمی دواناوەندیدا ئەم هەڵاواردنە لە بوارەکانی خوێندن و بە تایبەتی لە ڕشتە فەنیەکاندا زیاتر دەردەکەوێت و ئەم هەڵاواردنە لە زانکۆکانیشدا بە شێوەیەکی بەرچاو دەردەکەوێت کە نمونونەکەی قەدەغەکردنی بەشێک لە بوارەکانی خوێندن بۆ کچان و ژنانە. دوای هاتنە سەرکاری دەوڵەتی ئوسولگەرا بە ڕیاسەتی ئەحمەدی نەجادەوە ئەوە پتر لە کۆمەڵگا خۆی نیشاندا کە لە زانکۆکان بە شکلی قانونی هەویستیان ئەو کارە بکەن کە لە نێو زانکۆکان هەڵاواردنێکی جنسیەتی بۆ بینی ژن و پیاوەکان قائل بن. ئەمە کۆمەڵێک شت بەر بە ئەوە دەگرن. یەکەوەی ئێمە بە ئەندازەی کافی زانکۆمان نییە کە ژنان و پیاوان لێک کامل جودا بکەینەوە، هەرو هەڵاواردنی جنسیەتش لەنێوێک دانیشگادا دەکرێت. ئەو وەفقەت کلاسەکان دەتوانن تایمی کلاسەکان ژنانەیە پیاوانە بکەن. ئەمە دەتولی تاریخدا بۆ هەڵە تاریخیەدا ڕۆشتوونە کە فکر دەکەینەوە دەتوانین پێش بە هێندێک مەسائل بگرین کە پێمان خۆش نییە لە لەعاز دینیەوە لە ئەسکۆمەڵایەتیەوە ئەمە فکر دەکەین ئەوانە ئەخلاقێکی جوانین یا پێیان دەڵێن بێ ئەخلاقی، فکر دەکەین بە هەڵاواردنی ڕەگەزەتی و فکر دەکەین بە هەڵاواردنی جنسیەتی ئەوە ڕیشەکەن دەکرێت بە جوورێک دەتوانین سەرپوشی دانین. دەریق لەوەی کە ئێمە ئێستا ئەوەمان بۆ دەرنەکەوتووە کە هەر ئەندازە لە نێو زانکۆکان کوڕان و کچان یا ژنان و پیاوان لێک جودا دەبنەوە پتر تینۆتی بۆ هەر ئەو مەسائلێک کە دەمان هەوێ لایەن بەرین ساستە بێەوە پتر خۆی باستۆلیت دەکاتەوە. باستۆلیتکردنی مەسائل لە تۆلیدی خودی مەسائل زۆر زار مهمترە. زۆر زار مەسائل بە سادەی هەڵدەقڵەن لە نێو کۆمەلگا ئەمە دایان بینین. ئەمە سیکلێک کە دوای ئەو ساز دەبێەوە دەنێو ئەودا مرۆڤێک پەروەردە دەکات کە مرۆڤ بەردەوام ئەوە پاستۆلیت دەکاتەوە لە نێو دانیشگاکانی ئێرانیش ئەوە هەمیشەوا بوو. ئەمە بە گۆڕینی دەوڵەتی ئوسولگەراوە بۆ ئیسلاح تەرەبیش نەیانتوانی جوابێکی دقیق بۆ ئەو پرسیارە بدەنەوە کە هەڵاواردنی جنسیەتی هیچێک لەو کێشانەی کە ئەمە فکرمان دەکرد بە هەڵاواردنی جنسیەتی هەل دەبن هەل نەبوون. بەڵام هەمیشە تەفرە ڕۆشتن لە نێو سیاسەتدا هەمیشە جوورێکی دیکەیان وەڵام داوە بە ئێمە کوتیان ئەوە احتیاجی بە زەمانە زەمان دەبات تا ئەوە جێ بکەوێ و تا زەمان دەگاکەوە خۆ نیشان بدە. بەڵام هەڵاواردنکردنی جنسیەتی هیچ دلیلێکی ئەلمی قەوی بە پاڵپشتیەوە نییە و هیچ شتێکی ئەلمی یا ڕەواشناسانە ناتوانێت ئەو مەسائلە تایید بکە و هیچێک لەو مەسائلانەوەن ئاماژەی پێ دەکەن و تەوجیه دێنەوە بە خاطرێکە ئەو هەڵاواردنی جنسیەتیان کرد لە ئێران هیچێک لەوانە دلیلایەکی قانعکننده ئەلمیان بە پشتەوە نەبوو. سرف دەگەڕانەوە بۆ مەسائلێکی کە ئەوان زۆر بە ئیدۆلۆژی های جەوامع یا کۆمەڵایەتی بەدەویتر و پێشووتر جواب درابوونەوە چ دەگا لە دنیا مۆدێڕندا ئێمە سیر دەکەین و زندگی دەکەین. ئەمە احتیاجمان بۆ هەڵاواردنی جنسیەتە نەبوو. هەر جوورێکی دانیشگاکانی ئێمە بەردەوام لەسەر ئەوە ئەعتراض دەکەن چون لە دانیشگا دەرس خوێندن بەخشێکی دەگەڕێتەوە تحصیلی علم و یا وەرگرتنی ئەو شتێکە علم و تحصیل لێدا بە ئینسان بەخشێکی فێرت دەکات کە چۆن بتوانی سپێنێ لە کۆمەلگادا هەڵسوکەوت بکەی لەگەڵ جنسی مخالفت. ئەمە لە ابتداییەوە تا دەبیرستان و دوایش لە دانیشگا لێکیان جودا کردینەوە
و ناتوانین جوان قشری مخالفمان بناسین پیاوان ناتوان ژنان بناسن ژنان ناتوان پیاوان بناسن و سبینە دیسانەکانە کە لەو سیستم پەروەردە دێدەریە ئەزدەواز دەکەی تۆ ناتوانی بە دروستی ڕەفتار بکەیت چون هیچ وەخت نەنیازەکانی و نا شیوەی هەڵسوکەوت لەگەڵ ئەو جنسە فێر نەبووە تۆ ناتوانی بڕوا بە ئەو جنسە بکەیت چون نازانی ئەوەش وەک تۆ فێر بووە لە دانیشگا یا دەتوانێت لە دانیشگا دەرسی خوێن بی بڕوا بکەن زۆر جار مرۆ دو سیستەمەدا کە پەروەردە دەبێ هەتا بۆ 1 سات لە بیری دەستەوە کە بەخشێک لە ئینسانەکان کە لەگەڵ تۆ لەسەر ئەو کلاسەنین و دەرس ناخوێنن ئەسەن توانی ئامۆزشیان نیە یا ئەسە ئامۆزش پەزیرنینە و ناتوانن ئامۆزش وەربگرن بۆیە جودابوونەتەوە بەوانە هەویستیان ئەکسەر ینی خاڵی گرنگی هەموو هەڵاوردنی جنسیەتەکە دەگاتەوە سەر مەسائلی جنسی هەویستیان ئەبە کارە بە قەولی خۆیان مەسائلی جنسیە کە لێن دانیشگا خۆی نیشاندا بوو کوڕان و کچان جوانتر ارتباطیان لەگەڵک بەرقرار دەکردەوە ئەوە بە دابونێتێکی جوان قبوڵیان نەدەکرد لە کۆمەڵەیە ئێمەوە پێیان بەردەخورا چ لە ئازی دینیەوە مشکلیە بوو چ لە ئازی عورفیەوە مشکلیە بوو خانەوەدەکان ڕازی نەبوون بە ئەو کارە بەخشێکی بەڕاست و بەخشێکیشی قانون ئەوەی بەسەر خەڵکەوەدا سەپان چون قانون نیوەی لە ڕووی ئیدئۆلۆژی دینیەوە گیراوە کە بۆ خۆی دەتوانم بڵم بەڕاشکەوانە زۆر جار زنستیزی خۆی نیشان دەدا و بەخشێکیشی دەگەڕێتەوە سەر دەسەڵاتدارانی کە بەرتەبقی شاید بڵین نەزەریاتی شخصی شاید ئەو قانونان نووسرابوون بێ ئەوەی کە چاوێک بە کۆمەلگادا بخشێنن و بێ ئەوەی کە بێن کۆمەلگا هەڵبسەنگێنن بزان واقعانەوە قازانجێکی دەبێت بۆ کۆمەلگا یاننا بە جوداکردنەوە فقط مرۆ دو سیکلە دەکەوێتەوە مرۆ دو باستۆلیدی ئەو فەرهەنگە غەڵاتە دەکەوێتەوە کە ژنان لە ئێمە زەئیفترن دێرەدا بەخشی لەتمەپەزیر یا قشری لەتمەپەزیر قشری ئاسیبپەزیر ژنانن بۆ چون ژنان لە هیچ چۆ ناتوانن و پیاوان خۆیان نیشان بدەن پیاوان بە جودابوونەوەی دانیشگا کەمتر زەرەر دەکەن بەنسبەت ژنان چون لە کۆمەلگا پتر دەسەڵاتیان هەیە خۆیان نیشان بدەن یا لە کۆمەلگا پتر بۆ ڕێشیان هەیە پتر نفوزیان هەیە و ژنان دەبنە قوربانیانی ئەسلی ئەو هەڵاوردنە جنسیەتە لە دانیشگاکان ئەمە بۆ یەکەم جار فکرکەم لە دانیشگاکانی تارانەوە دەستیان بە ئەو کارە کرد ئەو تەڕایان ئیزرا کرد بەڵام ئەساتی دانیشگا ڕەفتا و چێ ئەوانی بە شکلی ئاکادمیک دەرسیان خوێن بوو بە شکلی ئاکادمیک ئەو مەسائلانیان لێکتەداوە قەت ئۆکیان بۆ مەسائلە نەدا و بارها و بارها جوابیان داوە جوابی حکوومەتیان داوە ئەترازیان بە شێوەی مساڵەمەدامیز کرد کە ئەوە هیچ شتێک حل ناکە و فقط دەتوانێت مرۆڤەکان بدورکردنەوەی لێک تونی تری رابطە بکە یا فێریان بکە بە جوورێکی دیکە رابطە بەرقرار بکەن کە ئوسولی نییە تۆ وەک ئەو وایە شتێکت لێ بشارنەوە بەڵام بە ئام هەموو دەستگاکانی دنیا تەبلیغاتی بۆ بکەن تەبلیغات بۆ ئەوە بکەن کەەوە هێندە شتێکی جوان و لەزت بەخشە ئەو دەم بۆ 1 سات بۆ 1 سانیە ئەگەر ئیجازەت پێ بدەن دەستڕەسیت بە ئەو شتەوە بێ بە شیوەی نادروست و ناسای ئیستفادەی لێ دەکەی ئەوە شیوەیەکی دروست لە لەعازی ڕەوانشناسیە لە ئاز کۆمەڵناسیەوە نەبووە کە بتوانێت جوابگوی هیچ مەسائلێک بێ مەخسوسان لە ئێران. خۆشەویستان ئەوەی لە ماوەی ڕابردوودا پێشکەشتان کرا بەرنامەیەک بوو دەربارەی سیاسەتی جنسێتی و هەڵاواردنی جنسێتی لە سیستمی پەروەردەی کۆماری ئیسلامیدا تا بەرنامەیەکی تر و حوتویەکی تر ماڵاوە.